ئەمە دیمەنی تەقەکردنی پۆلیسی نەوت و گازە بەسەر هاوڵاتیانی خۆپیشاندەری گوندی شێراوە لە ناحیەی باسرما. دانیشتوانی گوند گردبوونەوەیان ئەنجام داوە و داوای دامەزراندنی گەنجە بێکارەکانیان دەکەن لە کۆمپانیای دەرهێنانی نەوت. بەڵام لەلایەن پۆلیسی نەوت و گاز بە تەقەی بیکەیسی و کەڵاشینکۆف وەڵامیان درایەوە. بەهۆی تەقاکردنەکەوە بڕوا یاسینی تەمەن 19 ساڵان کە دانیشتووی گوندی شێراوەیە گیانی لەدەستدا و چوار کەسی دیکەش بریندار بوون کە یەکێکیان ئافرەتە کە سوکاری قوربانیانیش داوای بە سزاگەیاندنی بکوژان دەکەن. خەڵکەکە هەمووی پێکەوە هاتیە داوا بکە پێشتر داوایان کردێت لە ئەوەی دابمەزرێن، بەڵام بە هیچ شێوەیەک داواکان وەکو پێویست وەرنەگیرایە. بەڵام بدوێنێ هەر هەمویان پێکەوە ویستیان داوایەکی حەقی خۆیان بکەن لە ئەوەیەکەوە ئەو گەنجانەی بێ ئیشن لە شوێنی شەریکە کار بکەن و دابمەزرێن. پاشان کەما هاتین هەمومان لێرە کۆ بووینەوە و داوایانی وەکو داوایەکی شەخسی کە ئەو داوای بچێتە شوێنی خۆی، بەڵام لە هەمان کاتدا ئەو بکەوە هێزی زێرەڤانیات کە ئێستا شۆک خۆت دەبینی پۆلیسی نەوت و گازە و سیارە وەستاوە کە سیارەکەی ڕاگرت و یەکسەر هەر هەموو سیلاحیان ڕاکێشا و تەقەیان بەناو هەر هەموو ئەوانەی لێرە بوون خۆپیشاندەران کرد و لە ئەنجامداش ئەو کارە ساتە ڕوویدا کە بۆ هۆی کوشتن و بریندار بوون. بە تاکید کوژراومان هەیە برازایەکەم شەهیدە، برایەکم بریندارە کە ئەوی شوان بە لە ڕێک بەرامبەری ئەو ڕووداوە کە ئێستا و بەریە بەرامبەری مەیە تەقەیان لێویش کرد و ئەویش قاچی بریندار بوو، 2 گولەیان لێدا، برازایەکەم شەهید بوو و هەروەها چەند بریندارێکی تریشمان هەیە. شوێنی ڕووداوەکە چەند کیلۆمەترێک لە بیرانەوتەکانەوە دوورە، خۆپیشاندەران نزیک بیرەنەوتەکان نەکەوتونەتەوە، بەڵکو لەسەر ڕێگای سەرەکی گوندەکە و بە شێوازێکی مەدەنیانە گربوونەتەوە و داوایان کردووە ئەوان دابمەزرێن لە بڕی کەسانی بیانی، بەڵام لە جیاتی چارەسەر و دامەزراندن بە گولا وەڵامیان دراوەتەوە. وەکو هاوڵاتی گوندی کونەقی ڕوو شێراوە ئەو بیرە نەفتە لێرکوانە بووە، ئێمە هاتینە سەر ڕێگری ئەوەی کە داوای حەق و مافەکی خۆمان بکەین، بە هێمنانەش بووە، بەبێ چەک بووە، بەبێ سیلاح بووە، بەبێ لێدان بووە، داوامان کردە، بەڵام سەبەبکاری ویشانەکە هاتینە حکوومەتی ئاگادار کردووە تێرکانە بە بیکێسی و بە چەک هجومی سەر ژن و منداڵ و هاوڵاتیان کردی و ئەوەی کە کوژراش ئێستا خوارزای منە. داواشمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بێتە سەرخەت بەتەما هیچ مەسوولەشی بەجنێریتن لەبەرەوەی حەقی ئەو خەرکەی بزانە چییە و حەقی ئەو خینەی نێریتن. خاچی کوردستان کە بە خوێنی هەزاران ڕۆڵەی ئەم نیشتیمانە ئازاد کرا بۆ ئەوەی هەمووان لە ئازادی و خۆشگوزەرانی دابژین، بەڵام لە سای حکوومەتی هەرێمدا هاوڵاتیان کە لە گربوونەوە و خۆپیشاندانەکاندا داوای مافی ڕەوای خۆیان دەکەن بە کوشتن و گرتن و لێدان وەڵامیان دەدرێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی شێراوە لە ناحیەی باسرما.